ژمارەی ڕۆڵەکانی گەلی کورد. کورد نەتەوەیەکی گەورەی خۆرهەڵاتی ناوەڕاستە. نیشتیمانەکەی ناوی کوردستانە و بەسەر 4 وڵاتی تورکیا، ئێران، عێراق و سووریا دابەش کراوە. بەشێکی دیکەی گەلی کورد و خاکی کوردستان دەکەوێتە ناو یەکێتی سۆڤێتی جاران. بەڵام ستالین ئەو بەشەی کوردستانی لەناو برد. گەلەکەی بەسەر کۆمارەکانی دیکەی سۆڤێت دابەش کرد و نیشتیمانەکەی بەخشی بە گەلانی تر بۆ ئەوەی پەرتەوازە ببن. خاوەنی زمانێکی دەوڵەمەندە بە 3000 کرمانجی سەر و ناوەند و خوار و کاوانیش کۆمەڵە شێوەزاری دیکە دەگرنەخۆ. لەم سەردەمەدا یەکێکە لەو نەتەوە گەورانەی کیانی سربەخۆی نییە و بێ بەشکراوە لەو مافەڕەوایی خۆی. لە ڕابردووی دووردا دەوڵەتی خۆی هەبووە کە دەوڵەتی مادە، دواتریش کۆمەڵێ مێننشینی هەبوو و تا گەیشتە حکومەتی شێخ مەحموود و کۆماری کوردستان لە شاری ماباد و ئێستاش خاوەنی حکومەتی هەرێمی کوردستان و چەند کانتۆنێکی خۆبەڕێوەبەریە لە ڕۆژئاوای کوردستان. سەردەمی خەلافەتی ئیسلامیش دەوڵەتی ئەیوبی هەبووە کە سەرکردەی مەزن سەلاحەدینی ئەیوبی دامەزرێنەری بووە و بەناوبانگترین کەسایەتی کووردە لە جیهاندا. کورد خەباتی زۆری کردو و کۆمەڵکوژی و تاوانی گەورەی دەرحەق کراوە تا ئەوەی کیمیاباران و بێسەر و شوێنکردنی دەیان هەزار خەڵکی سڤیلی کورد کراوە. لەگەڵ ئەوەشدا تاوانکاران ڕۆشتن و لە ناوچوون و کورد هەرمایەوە و بەردەوامە لە خەبات و تێکۆشانی خۆی. کورد نەتەوەیەکی ئیماندار و خاوەنی باوەڕێکی پتەوە بە دین و زۆرینەی ڕەهای ئەم نەتەوەیە موسڵمانە و پەیڕەوی لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکات. لە هونەر و ئەدەب و داسان و فۆلکلۆریشدا گەلێکی دەوڵەمەندە، پۆشاک و ناسنامەی نەتەوەی تایبەت بەخۆی هەیە. کورد لە ئێستادا ژمارەی نزیکەی 50 ملیۆن کەسە و دابەش بووە بەسەر کۆمەڵی وڵاتی جۆرا و جۆردا. بە گوێرەی ئامارە نافەرمیەکان ژمارەی کورد لە وڵاتاندا بەم ڕێژەیە مەزەندە دەکرێت. لە تورکیا 20 ملیۆن کەس، لە ئێران 12 ملیۆن کەس، لە عێراق 8 ملیۆن کەس، لە سووریا 2 ملیۆن کەس، لە کوێیت 270,000 کەس، لە ئەفغانستان 200,000 کەس، لە لوبنان 100,000 کەس، لە بەحرین 40,000 کەس، لە بەریتانیا 90,000 کەس، لە رووسیا 63,000 کەس، لە سوید 90,000 کەس، ئازەربایجان 150,000 کەس و ئەڵمانیا 750,000 کورد هەیە.